ئەم بڕەپارەیە 110 میلیۆن دینارە. 2 ساڵە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە، پەرلەمانتاران تەنها سوێندێکی یاساییان خواردووە و ئەم بڕەپارەیان خستۆتە جیرفانی خۆیان. تەنها پەرلەمانتارانی کۆمەڵ نەبێ سوێندیان نەخواردووە و ئەم پارەیان ڕەت کردوتە وتیانە نامانەوێت. بەپێی حکمی بڕگەی دووەمی مادەی 11 2/12 2024 یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان ئەنجام دراو. لەو کاتەوە بۆ یەک چرکەش پەرلەمانی کوردستان کۆنەبۆتەوە و پەرلەمانتارەکانی ژمانگانە پارەیەکی زۆر بەبێ ماندووبوون دەخەنە گیرفانیان. تاوەکو ئێستاش پەرلەمانتاران جگە لە پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری 830 دەفتەر دۆلاریان وەرگرتووە. خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان ساڵێک و 8 مانگە بەناو دەست بەکار بووە بەنیو کۆبوونەوەیەکی تەواونە کە کۆبوونەوەی سوێند خواردنی پەرلەمانتاران بوو. بەنیو کۆبوونەوە هەتاوەکو ئێستا هەر پەرلەمانتارەی زیاتر لە 110 میلیۆن دیناری وەرگرتووە. بە کۆی گشتی جگە لەو دوو پەرلەمانتارەی کۆمەڵی دادگەری کە نێو سوێندیان خواردووە کۆمەڵی دادگەریش بڕیاری داوە نەچێتە پەرلەمان و نەشتووە. جیا لەوانە 830 دەفتەر دۆلار وەرگیراوە لەلایەن پەرلەمانتاران ئەو 98 پەرلەمانتارەی کە هەیە بەبێ ئەوەی دار لەسەر بەردا بنێن بەبێ ئەوەی ئیشێک بکەن تەنها بەنیو کۆبوونەوە و تا تەنها بەنیو کاتژمێرێک کارانەکردنەوەی پەرلەمانی کوردستان زیانێکی زۆری لە پێگەو ناوبانجی هەرێمی کوردستان داوە. بۆیە چاوەڕوان دەکرا پەرلەمانتاران یان دەستیان لە کار بچێشایەتەوە و یان فشارێکی جدیان بۆ کاراکردنەوەی دامەزراوەکە بکردایە. بەپێی یاسا ینی پارە بەرامبەر ئەرکاوە تا کەسێک کە ئەرکێک جێبەجێ دەکات بەپێی گرێبەستێک ئینجا مافیەوەی هەیە لە بەرامبەردا بڵێن کرێەکەی وەرگێت یاخود موچەکەی وەرگێت. ئەوەی پەرلەمانی کوردستان بەپێی هەموو عورف و یاسایەک بەڕاستی بەهەدەردانی مڵکی گشتیە و بەپێی یاسا ئەمانە ئەو مافیان نییە کە موچە وەرگرن لەبەرەوەی ئەرکەکەی خۆیان کارچی پەرلەمانیە کە بەپێی گرێبەستەکە هەیە دەبێت جێبەجێکە جێبەجیان نەکرێت. لە دوای یەکەم کۆبوونەوەی پەرلەمانتارانەوە جگە لە عەبدوستار مەجید و عومەر گوڵپی لە کۆمەڵی دادگەری و لاهور شێخزەنجی لە بەرەیگەل سەرجەم کاندیدە دەرچووەکان سوێندی یاساییان خواردووە و لەو کاتەشەوە هیچ ڕۆڵێکیان نەبووە، بەڵام مانگانە موچەیەکی زەبەلاح وەردەگرن. ئەمەش لە کاتێکدایە مانەوەی قوارەی هەرێم پەیوەستە بە دامەزراوە دەستوریەکانەوە بە تایبەتیش پەرلەمانی کوردستان و حکوومەت کە ئێستا پەرلەمان پەخراوە و حکوومەتی ژماوەکەی بەسەر چووە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.